سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا خوێندنەوەیەک بۆ کتێبێکی بەسوود دەکەین، کتێبی مەملەکەتی عیشق کە لەلایەن نووسەر ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئەم کتێبە باز لە ژیانی تایبەتی نووسەری کتێبەکە دەکا، باسێک لەو ڕووداوانە دەکا کە لە سەردەمی گەنجێتیدا ڕووبەڕووی بۆتەوە. هەروەها کۆمەڵێک پند و ئامۆژگاری گرنگ لە خۆ دەگرێت کە پێویستە هەموو گەنجێک گوێگیری ئەم چیرۆکە بێت بۆ ئەوەی سوود لە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە ببینێت و لە ژیانی خۆیدا بەرجەستەی بکە. سەرجەم ڕووداوەکان ڕووداوی ڕاستەقینن، بەڵام نووسەر لە کتێبەکەدا ناوی کارکتەرە ڕاستەقینەکانی گۆڕیوە بۆ پاراستنی ژیانی تایبەتی کەسایەتیە ڕاستەقینەکان. هەندێک ناوی ژوەکو خۆی دانراوە چونکە کاریگەری لەسەر ژیانی کەسایەتیەکان دروست ناکات. بۆ ئەوەی بەردەوام بین لە بڵاوکردنەوەی ئەم بابەتانە، بیرتان نەچێت لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن، هەروەها سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن بۆ ئاگادار بوون لە هەموو کار و چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان لێرەوە دەست پێ دەکا. لەم سەفەرمدا کە لە نەرویجەوە گەڕامەوە بۆ کوردستان، ئێوارەیەک داوام لە پێشڕەوی برام کرد کە پێکەوە بڕۆین بۆ گەڕەکی کۆنی خۆمان کە زۆربەی ژیانی لاوێتی و هەرزەکاریم لەو گەڕەکەدا بردبووە سەر. پێشڕەو ڕازی بوو، پێکەوە سوین لە بەردەم دەرگای ماڵە کۆنەکەی باپیرمدا ڕاوەستاین. بە پێشڕەوم وت با تۆزێک بوەستین. دەرگای دراوسێکەی بەرامبەرمان کرایەوە. لە پڕ ئەو کچە دەرکەوت کە ساڵی 93 خۆشم دەویست. هاتە دەرەوە بە دوایدا 3 منداڵ هاتن، 2 کچ و کوڕێک. ناچار تەماشای ئاوێنەی سیارەکەم کرد و بە پێشڕەوم وت هێواش بڕۆ. هێواش ئەو دوور دەکەوتەوە، برینی منیش قوڵتر دەبوو. هەموو یادگاریەکانم دەهاتەوە بەرچاو. چوومە ئەو سەردەمە و یادگاریەکانی ساڵانی زوو وەک هەور دایپۆشیم. بیرم لەوە دەکردەوە کە ئەم کچە کاتێک ماڵیان هاتە گەڕەک وەکو هەموو دراوسەیەکی ئاسایی چوین بە دەم باوکیەوە و ماڵەکەمان لەگەڵیان داگرت. بیرمە لەگەڵ هاوڕێیەکم بە ناوی سەرباز هاتینە دەرەوە وتی خەسرە و گیان بەخوا کچە گەورەکەیان جوان بوو، بەخوا ناوەنجینەکەشیان شاز بوو. خەسرە من و سەرباز تەوزیعمان کرد، کچە گەورەکەیان بۆ ئەو ناوەندیەکەش بۆ من. گەڕەکی ئێمە هەموو خەڵکی ناوچەکانی پێنجوێن و شارباژێر بووین، بە کورت و کرمانزی هەموو عەشایر بووین. ئەیتر بە گەڕەکدا بانگ دەکرا کە کچە گەورەکەی کاک بەکر بۆ سەربازە. ئەو 4 ساڵ لە من گەورەتر بوو، ناوی ڕێزان بوو. کچە ناوەندیەکەش کە ئەو سەردەما دەمانوت ناوەنجینەکە، ناوی بەیان بوو بۆ بەندە دانرا. ئەم دانانە تەنها قسەی ناو گەڕەک بوو، هیچ پەیوەندی بەو کچە فەقیرانەوە نەبوو. ڕۆژان ڕۆشن و من و سەرباز هەر باسی ڕێزان و بەیانمان دەکرد بەبێ ئەوەی ئەوان بە خۆیان بزانن. 10,000 شەڕم کردووە لەسەر بەیان کە هیچ کوڕێکی گەڕەک بۆی نەبوو باسییان بکە. بیرمە ڕۆژێک کەسێکی فێڵباز هەبوو لە گەڕەکەکەماندا، ناوی سەردار بوو، پێمان دەوت سەرەقەل. هات بۆ لای من و سەرباز و وتی 2 کوڕی گەڕەکی توی مەلیک فێربوون بە مێبازی لەگەڵ ئەو 2 کچەی بەکردا، عەیب ناکەن ئێوەش قبوڵی دەکەن؟ ئیتر کەوای ود من شێت بووم، وام دەزانی ژنی خۆمە. سەربازیش لە من خراپتر بوو، بەبێ ئەوەی بەیان بزانێت و منیش هیچ شتێکم باز نەکرد بوو. 2 کوڕەکە بە گەڕەکی ئێمەدا هاتن و من و سەرباز ڕێگەمان پێگرتن و وتمان بۆ دێن بەم گەڕەکەدا. ئەوانیش وتیان کاکە ئەمە زەوی خوایە، ئارەزوی خۆمانە خۆنەتان کڕیوە. بەهەرحاڵ قسە لە من و قسە لەوان بوو بە شەڕ. من ئەبوو ئەڵقم دەرهێنا و دوانمدا لەوان و ئەوانیش دەستی خۆیان وەشان. دوایش بۆمان دەرکەوت سەردار درۆی لەگەڵ کردوین. ئەو 2 کوڕە فەقیرە کاسب بوون، بە دوایشتی ناوماڵدا دەگەڕان لە گەڕەکەکاندا. سەرداریش هەمان ئیشی ئەوانی دەکرد، بەڵام ئەم 2 کوڕە لەو زیاتریان دەدا بەشت و خەڵکیش بەوانی دەفرۆشتەوە. بۆیە سەردار ڕقی لێیان بوو، شەڕەکەی بە ئێمە کرد. بەڵام لە دواییدا چوین تیر و پڕمان لە سەرداردا و لەگەڵ 2 کوڕەکەی تردا بووین بە هاوڕێ. شەوانیش لە دوکانی پیاوێک کۆ دەبووینەوە و زاری وا هەبوو گۆرانی و قسەی خۆشمان دەکرد. هەریەک لە ئێمە گۆرانی بەسەر خۆشەویستەکەی خۆی دادەوت. ماوەی 6 مانگ بەم شێوەیە مایەوە. من گۆرانیم بە باڵای بەیان ئەوت و سەربازیش بۆ ڕێزان، بەبێ ئەوەی ئەو کسە فەقیرانە ئاگایان لە هیچ بێت. ئیتر احترامن بۆ من و سەرباز کەس سەیری بەیان و ڕێزانی نەدەکرد.
ئێمەش تەماشای ئەو کچانەمان نەدەکرد کە کوڕانی گەڕک وتبوویان حەزمان لێیانە. ئەو سەردەمەش بە خۆشەویستەکانمان دەوت دەنکەکانمان. من بە سروشتی خۆم هار و هاز بووم، نەم دەتوانی 5 خولێک لە جێگایەکدا خۆم بگرم. بەڵام لە گەرمای هاوین و سەرمای زستان لەسەر سەربانی خۆمان وەکو دار سەقی بووم. ئەوەندە شەرمن بووم باپیرم داری کڕی بوو بۆ زۆپای دار بۆ زستان. ئەو دەما نەوت نەبوو، بۆ خۆ مەشغوڵکردن دارەکانم لەمبەری سەربانەکە دەگواستەوە بۆ ئەمبەری سەربانەکە. وا بزانم زیاد لە چەند سەد جارێک ئەو کارم کرد. ننکیشم هات بۆ سەربانەکە و ئەیوت هەتی و تۆ شتێکی شاردۆتەوە لە ژێر ئەم دارانەدا. منیش دەموت دایە گەورەگیان، ئەگەر دار لە یەک جێگادا دابنرێ بۆ موسەلەحەکە خراپە. ئەو دەما بە سەربانی کۆنکرێت دەوترا موسەلەح. بەم شێوەیە قەنەعەتم کرد بە دایە گەورم. منیش هەموو بەیانیەک دەچوم بۆ نان کڕین. بەڵام لەو کاتەوە کە ئەوان هاتبوونە گەڕک دەچوم بۆ نانەوە نانم دەهێنایەوە بۆ ننکم و باپیرم. پێش ئەوەی ئەوانش بێنە ئەو گەڕەکە بە شەق خەبەرم نەدەبووەوە. باپیرم دەیوت بەخوا خەسرە و بۆتە پیاو، ئێستا ناهێڵێ ئێمە بچین بۆ نانەوە نان بهێنین. بەیانیەکیان بەیان هاتە دەرەوە بۆ مەکتەب دەچوو. منیش بە بەردەم ماڵەکەیاندا هاتم. هەر ئەوەندەوتی خەسرە و چۆنی. لە خۆشیدا نیو سەعات وەڵامی چۆنی و چاکیەکەیم دایەوە. ئەگەر وەکو تەزیل هەڵبکرایەتەوە 100 جار هەڵم دەکردەوە ئەو چۆنی و چاکیە. منیش لە خۆشیدا وتم نان نابەیتەوە بۆ ماڵەوە بۆ ئێوەم هێناوە. لە خۆشیدا هەموو نانەکەمدا بە بەیان و ئەویش سوپاسی کردم. لە خۆشیدا وام دەزانی هەموو دنیاهی خۆمە. پارەشم پێ نەبوو نانی تر بکڕم، چونکە تەنها 3 کەس بووین، ئەویش من و نەنک و باپیرم. چوومەوە بۆ ماڵەوە. باپیرم وتی کوا بۆ نانت نەهێناوە؟ نەمدەوێرا درۆ بکەم چونکە خاوەنی نانەوەکە ڕەفیقی باپیرم بوو. ئەگەر بچوایە پرسیاری لێ بکردایە ئەو کات تێدەکەوتم. ناسار وتم هەندێک کەرم بینی بەڕەڵا کرابوون برسیان بوو، نانەکەمدا بە کەرەکان. ئەو سەردەمەش لە شاری سلێمانی کەری زۆر بەڕەڵا ببوون. منی ژویستم بیکەم بە پیاوەتی وتم بە زەیم بەو کەرانەدا هاتەوە، قەی ناکە لە ڕۆژانەکەی خۆم بیبڕن. باپیرم وتی بە زاتی خوا ئەم کوڕە زۆر گۆڕاوە، ئەی ئافرین خەسرە و گیان. ئەو ڕۆژە 750 فلسم وەرگر، ڕوبعێک زیاتر لە ڕۆژانی تری دامێ وەکو پاداشت. خێرا نردمیەوە بۆ نانی تر. ڕۆژێک کاوەی هاوڕێم بینی لەگەڵ کچێکدا قسەی دەکرد، لە ڕێگەی مەکتەب دەگەڕایەوە لەسەر زادەی مەکتەبی بنار. منیش چووم بۆ لای کاوە. پێم وت کاوە گیان بە قوربانت بم فێرم بکە کە چۆن قسە لەگەڵ کەس بکەم. کاوە فێرت دەکەم، بەڵام دەبێت تێکەڵەیەکم بۆ بکڕی، واتە محەلەبی و شعریە. منیش وتم بەسەر چاو بەس فێرم بکە، هەر تۆ تێکەڵە؟ کاوە فێری کردم و وتی بەیانی جوان خۆت بگۆڕە کە چوو بۆ مەکتەب لە ڕێگا بڵێ کچی باش بە یارمەتیت، دەمەوێ پەیوەندیمان هەبێت و من هەموو شەوێک هەر بیر و خەیاڵم لای تۆیە، حەز دەکەم پەیوەندی زیاترمان هەبێت. بڵێ نامەیەکیشم بۆ نووسیویت، بەس لە بیرم چووە و کاتێکی تر بۆتی دەهێنم. ئەویش بۆ ئەوەی مەجالی تر دروست بکەیتەوە بۆ قسەکردن ئەگەر ئەو جارەش ڕازی نەبوو. خۆم حازر کرد بۆ بەیانی کام جلوبەرگی جوان بوو کردمە بەرم. ئەو بەیانیە وتیان دەچیت بۆ نان؟ منیش وتم نا ئیشم هەیە، خۆتان بچن، من لە مەکتەب دەرسی زیادەمان هەیە، دەڕۆم و دێمەوە باوانەکانم نەفەوتێ. چوومە بەردەم بەیان و هاوڕێیەکی تریشی لەگەڵدا بوو. بەخوا هەناسەم سوار ببوو، لێویشم وشک ببوو، هەموو گیانم ئەلەرزی. دەدوت دەسم بۆ لای فیرعەون و لەگەڵ فیرعەون قسە دەکەم. بەهەرحاڵ هاوڕێکی بەیانی جێهێشت و بەیانیش بە منی وت فەرموو خەسرە و چیت دەوێ؟ وتم ئەتوانین کەمێ قسە بکەین بە یەکەوە؟ بەیان بەڵێ ئەتوانیت، ئەی بووە سوور بوویتەوە خەسرە و خۆ هیچ ڕووی نەداوە. وتم نەوەڵا بەس حەزەکەم قسە بکەین ئەگەر مەجالت هەیە. بەیان فەرموو خەسرە و بووە سوور بوویتەوە. ڕاستی دەکرد بەیانیەکی ساردی سلێمانی من هەموو گیانم عارەق بوو، لە ڕاستیدا ئەو بە گیانم دەچۆڕی وەک ئەوەی کرێکاری بکەم. بە هەر حاڵ کەوتمە قسە لەگەڵ بەیان و ڕاستە خۆ بۆم باس کرد کە حەز دەکەم پەیوەندیەکی خۆشەویستی لە نێوانماندا هەبێت. بەردەوام بە ڕێگادا قسەم بۆ دەکرد. وتم خۆشەویستی تۆ ژیانی هەموو لێ تێکداوم، ئیتر چارەم نەماوە، هیچ توانام نەماوە، بۆیە پێت دەڵێم بەیان زۆرم خۆش دەوێت،
لە خۆشەویستیەکی پاکیش هیچ داوایەکی ترم نییە لە تۆ. ئەوەندە قسەم نەکرد. نازانم چۆن بوو زۆری نەمابوو بگاتە ناو قوتابخانەی بنار. خواخوان بوو ئەو ڕێگایە بە ساڵێکیش تەواو نەبێت. بەیان ببوورە خەسرە و ناتوانم. وتم بۆ ناتوانی؟ بەخوا لە تۆ زیاتر کەسم خۆش ناوێ. بەیان بە تووڕەییەوە وەڵامی دامەوەوتی خەسرە و ببوورە من ناتوانم لەگەڵ تۆ خۆشەویستی بکەم لەبەر ئەوەی من لەگەڵ کەمال پەیوەندیم هەیە و نامەوێ خیانەت لە پەیوەندی ئەو بکەم. کەوای وت خەریک و شێت بم ئەوەی لە ژیانم ڕقم لێی بووە ئەو کەمالە بووە. زیاد لە 10,000 شەڕم کردووە لەگەڵی. بۆ نەکبەتی باوکیشی شەریکی باپیرم بوو. دەچوون لەسەر سنوور سرای فانۆز و سێ و بستە و کێک و نوقڵی مینۆیان دەهێنا. هەستم دەکرد ئەژنۆکانم هێزیان نییە. هیچم بۆ نەوترا. تەنها لە دەمم دەرچوو وتم زات خوا ئەو کەمالە هیچ و پوچە پیاوی ئەوەیە تۆ حەزی لێ بکەی؟ زەلامی وا چییە؟ بەخوا بێت بەلاتدا ئەی تۆپێنم. بەیان دەستی کرد بە پێکەنین وتی خەسرە و ئەی تۆ بۆچی ناسی بۆ لای خۆشەویستەکەی خۆت؟ منیش خێراوتم بەخوا خۆشەویستم نییە لە تۆ زیاتر. بەیان ئەی نازانی دالیا تۆی چەند خۆش دەوێت؟ دالیاش دراوسی ئەوان بوو. ماڵیان لە تەنیژ یەکترەوە بوو. ماڵی هەردووکیان بەرامبەر ماڵی باپیرم بوو. وتم ئەوەندەی من بزانم دالیا دەنکی دانایە. بەیان ناوانیە ئەو شێتی تۆیە. تەنانەت لە ماڵەوە وێنەی تۆشی کێشاوە و بە بۆفیەکەیدا هەڵی واسیوە. لە ڕاستیدا هەروەک چۆن لە نێوان کوڕانی گەڕەکدا کچاندا بەشکرابوون بە ئارەزووی کوڕەکان هەروەها لە نێو کچانی گەڕەکیشدا کوڕەکاندا بەشکرابوون. من نەمزانی بوو کە دالیا حەزی لە منە. منیش وا هەستم دەکرد دالیا حەزی لە کوڕێکی ترە ناوی دانا بوو. بەڵام وا دەرنەچوو. لە هەمووی ناخۆشتر بۆ من ئەوە بوو دالیا خوشکی سەربازی هاوڕێی خۆمە. لە ماڵیاندا چەندین زارنانم خواردووە. بەیانجی هێشتم. کاوەش لە دوورەوە چاوەڕێی دەکردم بۆ ئەوەی تێکەڵەکەی بۆ بکڕم بەو بەیانیە زووە. منیش لەگەڵ دار و بەردا شەڕەکەم و خەفەتی کەمالیش لەولاوە بوەستێ. کاوە بانگی کردم وتی وەرە چی بووە؟ منیش دەنگم بەرز کردەوە بەسەریدا وتم هەتی و بێی بەلامدا کەلەت ئەتەقێنم لاسۆ لەبەر چاوم. کاوە هەتی و تووڕە مەبە. ئەگەر ڕازی نەبووە کێشە نییە هەر ڕازی دەکەم بۆت یان درۆ دەکەی بۆ ئەوەی تێکەڵەکەم بۆ نەکڕیت. وتم کورە کەرەکەر ئەو دەڵێ حەزی لە یەکێکی ترە حەزی لە کەمالی شەریفە تۆ بۆ تێناگەی؟ کاوە بەڕاستە؟ وتم نا بەچەپمە. لەسەر شۆسەی جادە سیمەتریەکە دانیشتم بەو بەیانیە. باران دەباری نمنم بەسەرمدا. کاوە هەستە لێرە تەڕەبی ها؟ وتم کاوە تخوا وازم لێ بێنە. کاوە ڕۆشت و منیش بیرم دەکردەوە. خوایە بڕۆم لە کەمال بدەم و بڵێم نەسی بەلای ئەو کسەیە. وردە وردە خۆشەویستی دالیاش لە دڵم چەکەرەی دەکرد. سینەمای خەیاڵم ببوو بە دوو بەش. بەشێکی لای بەیان بوو بەشێکی تریان دالیا داگیری کردبوو. نەمدەزانی چی بکەم. دالیا زۆر لە بەیان جوانتر و ناسکتر و منداڵتریش بوو. بەڵام دەمێک بوو لەو گەڕەکەدا بوون و تێکەڵ بووین. سەربازیش هاوڕێم بوو. زۆر قورس بوو بەلامەوە. سەرباز تا بڵێ کوڕێکی ئازا و هاوڕێی گیانی بەگیانی یەکتر بووین. چەندەها کاری سەیر و سەمەرە و شەڕ و شەڕە گەڕەکمان کردبوو. هەرگیز یەکترمان جێ نەهێشتە بوو لە خۆشی و ناخۆشیدا. هەندێک جار لە ماڵەوە دەردەکرا یان من دەردەکرام. جێگە و پەناگەمان لای یەکتر بوو. دوو بە دوو هیچ کەس دەرەقەتمان نەدەهات. ئەگەر لیانیشمان بخواردایە هەمیشە بە تاک تاک دەیانگرتین لیان ئەداین. دوایش دوو بە دوو تۆڵی خۆمان دەکردەوە. چوومە ماڵەوە لەبەر دەرگا باوکی بەیانم بینی. سیارەکەی ئیشی نەدەکرد. وتی ئاکاکە خەسرە و گیان پاڵێکی پێوە بنێ. ئینجاوەرە ئەو دڵت شەق نەبە. ناسار وتم بەسەر چاو وەستا بەکرگیان لە خزمەتت دام. لادەیەکی 77 پێبوو. تا سووسی کۆڵانەکەی ئەو سەر پاڵم پێوەنا. کەسی سیارەکەی شۆڕ کردەوە بەرەو مزگەوتی عەلی کەمال. بەو جۆرە ڕۆژ و خواحافیزیشی لێ نەکردم. 1001 جنێوم پێیدا. هاتمەوە بۆ ماڵ و ننکم و باپیرم لە خەو هەڵنەسابوون. باپیرم ئەچینان بینیت؟ وتم نەوەڵا تاقەتم نییە. باپیریشم لەبەر خۆیەوە وتی کەرێتیەکە سەری هەڵداوەتەوە. خۆم کرد بە ناو جێگادا لە داخە خەوتم. ننکیشم هەڵی نەساندم
وای زانی بوو چوبووم بۆ مەکتەب کە خەبەرم بۆیەوە سەعات 2 دوای نیوەڕۆ بوو. سرم قورس بوو. ئەو ماوەیە ماڵی نەنکم بەجێهێش چوومەوە بۆ ماڵی خۆمان بۆ لای دایکم. ئیتر تااقەتی چوون بۆ مەکتەبیشم نەما. بۆ ئەوەی نەسوڕێمەوە دوکانێکیان بۆ دانام خەریکی فرۆشتنی شتی وشکە بووم. کوڕانی گەڕک دەهاتن بۆلام بۆ دوکان دادەنیشتن. منیش جاروبار دەچوومەوە بۆ ماڵی نەنکم و جاروباریش تەماشایەکی ماڵی سەربازم دەکرد. دەموت بزانم دالیا نابینم. جارێکیان بە سەربازم وت هەرچیتان کردووە با تۆزێک لە کەمال بدەین. بەهەرحاڵ لێدانەکەی کەمال سەری نەگرت. کات ڕۆشت و زەمن هەمومانی وەکو چەقۆ دەبڕی. شەڕی یەکێتی و پارتی دەستی پێکرد. سەرباز بووە لیوای تایبەت لای جەلالی عەلی مام قادر لە لیواکەی سالار عەزیز. منیش چوومە ڕێخستن لە کۆمیتەی سەی کاسبکاران لای عەبدوڵای حاجی سەعید. بەداخەوە لە شەڕی ناوخۆ سەرباز کوژرا. باوکی منیش لە ساڵی 1992 کوژرا بوو. دوای 2 ساڵ سەربازی هاوڕێمش کوژرا. زۆر کاریگەری هەبوو لەسرم. لە تەعزیەکەی سەرباز دایکی سەرباز سەری خستبووە سەرشانی من و منی ماز دەکرد و هاواری دەکرد بە گریانەوە. بۆنی سەرباز گیانت لێدێ. منیش هەموو دەروونم ئەکوڵا. دالیاش لەو لاوە تەماشای دەکردم و دەگریا. بێزگە حاجی سەعیدی باوکی کە بە کوڵ بۆ سەرباز دەگریا منیش نەمدەزانی چۆن لەو ماڵە خۆم دەرباز بکەم. بۆ حورمەتی سەرباز و خۆشەویستی دالیاش ڕۆژ بە ڕۆژ سەکەری دەکرد لە دڵما. ڕۆژێک دالیا هات بۆ دوکان بۆلام لەگەڵ دایکی هاتبوو بۆ شت کڕین. هەندێک پێداویستی ماڵیان کڕی وەکو برنج و ڕۆن و شەکر و چاو هەتا دوایی. منیش وتم بڕۆن دایکی سەرباز کە ناوی سەبری خان بوو. سەبری خان خۆم بۆتان دێنمەوە. سەبری خان شفتە دەکەم نان مەخۆ لای ئێمە نان بخۆ. منیش وتم باشە. چوون بۆ ماڵیان لەوێ دانیشتم لەگەڵ سەروەری برایاندا. دانیشت بووین حاجی سەعید هاتەوە وتی دۆمینە بکەینیان کۆنکان. منیش وتم کامیانت پێخۆشە حازی گیان لە خزمەتت دام. دەستمان کرد بە کۆنکان تا درەنگانێک. لە دوای ماڵ ئاوایی سەروەر لەگەڵما هاتە دەرەوە خوا حافیزیمان کرد. هەندێک دوور کەوتمەوە دالیا بانگی کردمەوتی کاک خەسرە وەرە بێ زەحمەت. قوتوویەک دۆشاوی بەدەستەوە بوو. هەندێک قسەی کرد لی تێنەگەیشتم. گەڕامەوە بۆ لای دالیا. دالیا بەیانی وەستا بەکرد چی پێوتی؟ منیش وتم زۆر شتی جوانی پێوتم دەربارەی تۆ. دالیا وتی وەکو چی؟ منیش وتم لێرەدا ناکرێ بەیانی دۆشاوەکە بهێنە و بزانە چی کۆنتان هەیە لە نۆک و فاسوولیا بیهێنە بۆت بگۆڕمەوە. لە دوای ئەوەی لەگەڵ دالیا بەڵێنماندا کە لە دوکان یەکتری ببینین ماڵ ئاواییم لێکرد. ئەو شەوە لە ناو جێگادا بیرم لەوە دەکردەوە چی بڵێم. تۆ بڵێ خیانەت نەبێ بەرامبەر بە هاوڕێتی من و سەرباز. خوا لێی خۆش بێت ئەو شەوە وەکو مریشکی برژاوم لێ هاتبوو. لە ناو جێگاکەدا هەر ئەمدی وم دەکرد. ڕۆژ بوویەوە وەک پیشەی هەمیشەی بەیانیان دوکانم دەکردەوە. ئەو بەیانیە زۆر سارد بوو. علادینم داگی ساند و ناو دوکانم گەرم کرد. شریتێکی ماملێم خستە سەری و وردە وردە دەستم کرد بەکار. لە کاتژمێر 8:30 بەیانی بە زلی قوتابخانەوە بە قردێلێکی سووری جوانەوە خۆی کرد بە دوکاندا. خۆم و هەموو دوکانەکە پێدەکەنین. لە خۆشیدا نەمدەزانی چی بکەم. وامزانی قاچم بەسەر ئەرزەوە نییە. نەمدەزانی چی بکەم لە خۆشیە. لە هۆڵیا ئەفشار دەچوو. بەو سەرمایە چوومە دوکانی دراوسێکم 2 ساردی ساردم هێنا. خۆم گەرمان بوو بەو سەرمایە. وتم لەوانەیە ئەوی جوا بێت. نازی بەسەر من و چوار دەورمدا دەکرد. نازی پێدەفرۆشتم. بۆنی خۆشی و زەردەخەنەی لێوی و لار و لەنزی و نازکردنی ئەوەنەی تر جوانی کردبوو. دەستمان کرد بە قسە. هەردوو لا بە شەرمەوە. وەک باوی لێ هاتبوو ئەو سەردەمە دەبوو هەر یەکە لە کوڕان و کچان دەنکێک یاخود خۆشەویستێکیان هەبێت. لە نێوان قسەکانی هەردوو لاماندا زۆر پێدەکەنین و نەشمان دەزانی بۆچی پێدەکەنین. بەهەرحاڵ وەکو پیشەی هەمیشەیی دوو خۆشەویست بەڵێنی ئەوەماندا بە یەکتر کە بۆ یەک بینیان بۆ گەڵ. هەرچەندە ئەم قسەیە لای من و ئەو دەمەش هەر کلاسیکیان نەبوو چونکە من دڵم شکا بوو لای بەیانەوە. زۆر بڕوام بەو قسەیە نەبوو. وا ئێستا دالیا جێگای بەیانی گرتوتەوە. لەوە خۆشتر وێنەیەکی خۆم و خۆی دروست کرده بوو بە قەڵەم ڕەساس. تەنها سەرمان بوو. بە دیاری پێشکەشی کردم.
منی شریتێکی گۆرانی کەمال مەمەدم پێشکەش کرد. دالیام زۆر خۆش دەویست، ڕۆژ بە ڕۆژ خۆشەویستی لە دڵمدا زیادی دەکرد. بڕیاری ئەوەشماندا کە بە زووترین کات بچمە داوای. بەرنامەماندانا کە هیچ نەبێت بڕێک پارە کۆبکەینەوە بۆ ئەوەی ئامادە بێ بۆ ئاهەنگ و شەکرا و خواردن و شتێکمان بەدەستەوە بێ بۆ کەلوپەلی ناوماڵ. هەندێک هەوڵی ترمدا ماوەی ساڵێک نزیکەی 7,000 دیناری سویسریم کۆ کردەوە. هەردوو لامان خۆمان ئامادە کرد بۆ ئەوەی بە کەس و کارمان بڵێن. داوام لە دالیا کرد بە دایکی بڵێ، منیش بە نەنکم دەڵێم. بۆیە بە دایکی خۆمم نەدەگوت، چونکە من هەر نەنکم و باپیرم بە خێویان کردبوو. دەستمان کرد بە کارکردن لە پرۆسەکەدا. ئەو بە دایکی وتبوو، دایکیشی وتبووی با قوتابخانە تەواو بکەی. بەڵام دایکی بە ئاسایی وەریگرتبوو تا ڕادەیەک پێی ناخۆش نەبوو. منیش بە نەنکم وت، ئەویش هەر بە سادەی وەریگرت و وتی، جارێ مناڵی با خان و ماڵی خۆتت هەبێت ئینجا ژن بهێنە. من زیاتر گرنگیمدا بە کارەکە. لەگەڵ باپیرم قسەم کرد، وتم ژن دێنم پارەم کۆ کردوتەوە. وتی باشە خۆشم شتێکت بۆ دەخەمە سەری. بڕیار بوو باپیرم 3,000 دیناری ترم بداتێ و بیکەین بە 10,000 دینار و دەست بکەم بە کڕینی کەلوپەلی ناوماڵ. بڕیارمدا کە لەگەڵ باپیر و نەنکمدا بژیم و نەچمە دەرەوە لە ماڵەکەدا. تا ڕادەیە کارەکەم ئاسان بوو. لە تەڕەفی خۆمانەوە تەنها نەنکم نەبێ منجە منزی بوو. حەزی دەکرد کسێکی پوری خۆم بهێنم. لە دواییدا ئەویش ڕازی بوو. نەنکم هەڵسا سو قسەی لەگەڵ سەبری خانی دایکی دالیا کرد بوو ئەو کارە خێرە. بەڵام قەزیەکە گۆڕە. دایکی دالیا وتبووی، ئێمە کەس نادەین بە خەسرە و کوڕی ماڵەکەی و برای دالیایە. زۆر بە ناشرینی وەڵامی نەنکمیان دابۆیەوە. بە سروشی خۆشمان بنە ماڵەی ئێمە زۆر عەشایرین، قسەمان نابێت بشکێنرێت. نەنکیشم هاتەوە ئاگر لە کوونەلوتی دەهاتە دەرەوە. بەجنی و قسە گەڕایەوە ماڵەوە. دەیوت 100 ژنی ترت بۆ دەهێنم و واز دەویش بهێنە. منیش زۆر بێتاقەت بووم، نەمدەزانی هۆکار چییە. وەمدا نابوشتەکان زۆر ئاسایی دەڕوات و هەموو کارەکان دێت بەدەستەوە. بەڵام بەداخەوە 100 پلە گۆڕە. دالیا دەنگی نەما، تەنانەت نەدەچوو بۆ قوتابخانە. حازی سەعیدی باوکیشی بە هیچ شێوەیەک مەرحەبای منی نەدەکرد. لای من شتیان نەدەکڕی، زۆر سیر بوو بەلامەوە. ڕۆژێک خۆم بۆ نەگیرا و چوون بۆ لای حازی سەعید لە گوزەری. داوام لێ کرد قسەی لەگەڵ بکەم. بەڵام بەداخەوە زۆر بە ناشرینانە کردمێ دەرەوە و زلەیەکیشی لێدام. قسەی زۆر ناشرینیشی پێوتم. ئەو دەمە لەبەر خاتری گۆڕەکەی سەرباز قبوڵم کرد. هەر چۆن بوو ڕۆژێک داوام لە بەیان کرد لە ڕێگەی ئەوەوە دالیا ببیرم. لە سەربانی ئەوانەوە چوومە سەربانی ماڵی دالیا و دالیان بینی. قسەمان زۆر کرد. ئەویش ئەگریا. چاوی ئەوەندە جوان بوو بە گریان خۆم فرمێسکەکانم بۆ دەسڕی. دالیا بۆی باس کردم کە باوکی ئیفلاسی کردووە. ئەوی داوەتە کوڕی شەریکێکی نوێ بۆ ئەوەی سەر لە نوێ لە بازاردا هەڵبستێتەوە. لە سەربانەکەیان دووبارە پەیمانماندا بە یەکتر کە هەر بۆ یەک بین یان بۆ گڵ. بەڵام هەر لەو ڕۆژەوە دالیام هەر نەبینی نەدەچوو بۆ مەکتەب، نەدەهاتە دەرەوە. ماوەیەکی پێچوو شەکراوی دالیا هات بۆ ماڵەوە. منیش خەریک بوو شێت دەبووم، نەمدەزانی چی بکەم. لە تاوانە پەلاماری ئاسمانم ئەدا، وەک شێتم لێ هاتبوو. زاری وا هەبوو 1 سەعات ئاگام لە خۆم نەدەما و دەچوومە دنیای خەیاڵەوە. تەنانەت ئەو دەمە بوو بە تەواوەتی جگەرە و مەشروب لە ژیانمدا سەری هەڵدا. ئەیتر شەوان بە مەشروب و جگەرە و حەبی ڤالیۆم نەبوایە خەوم لێ نەدەکەوت. هاوڕێکانم بەجێیان نەدەهێشتم. با پیریشم هەمیشە لە دوورەوە چاودێری دەکردم. نەشیان دەهێش هیچ زۆرە چەکێکم لە بەردەستدا بێت. ڕۆژێک باپیرم ناردمی بۆ هەولێر، بۆ هەندێک کاری تایبەت کە پەیوەندی هەبوو بە کاروباری کەسابەتەوە. بەڵام ناردنەکەی فێڵ بوو. 3 ڕۆژ منی هێشتەوە لە هەولێر، هیچیشمان بۆ نەهاتە بوو. بە هەر حاڵ کە گەڕامەوە سلێمانی، دوای 3 ڕۆژ خوایەکیان کەس نەیبینێ. ئەوەیان بۆ گێڕامەوە کە دالیایان بردووە بە بووک و بەجلی سپی بووکێنیەوە. باسی ئەویان بۆ کردم کە زاوا کێبووە و ئەوەی ڕوویدا بۆیان گێڕامەوە. باپیرم نامەیەکی دالیایدا دەستم لە نامەکان نووسرا بوو. سڵاو ئازیزەکەم، نامەت بۆ دەنووسم. کۆتایی نامەی ژیانم، چونکە ئێرە کۆتایی ژیانمە. خۆزگە منت بەزلی بووکێنیەوە بدیبایە، چونکە ئارەزوود بوو بەزلی بووکێنیەوە بمبینی. خەسرە و گیان، وا من دەڕۆم تا بزانی من لەسەر قسەی خۆمم.
ئەبینی دووبارە دەتوانم قسەت لەگەڵ بکەم، بەڵام خۆزگە منیش گوێم لە قسەکانی تۆش بوایە. وا من ڕۆشتم چونکە من سوێندم خوارد، تۆش سوێندت خوارد لەبیرتە؟ خسرە و تۆ لێرە نیت، من جلی بۆ کێنیم لە بەردایە. ئەی تۆ لەکوێی؟ زاوای دڵم تۆی، بۆچی لام نیت؟ خۆزگە لێرە بوویتایە و بتبینایە دالیاکەت چۆنی زلی بۆ کێنێکی بە خوێنی دەمارەکانی بۆیاغ دەکات. خۆزگە لێرە بوویتایە و بتدیبایە دالیاکەت تا کۆتایی لەسەر قسەی خۆی بوو. خسرە و دالیاکەت وا دەڕوات تا بۆت بسەلمێنێ کە خۆشی دەوی. ئێستا کە بەرچاوم ڕەش بووە هەموو گیانم دەلەرزێت، ژیانم وەکو درامایەک لە بەرچاومدا دێت و دەڕوا. ئەو ڕۆژەی کە ڕوانینم لە ڕوانینتدا گرێدرا لەبیرتە؟ ئەو ڕۆژەی کە دڵەکانمان لەرزی لەبیرتە؟ ڕۆژانی خۆشی عاشقیمانت لەبیرە؟ پلانەکانی داهاتووشمانت بیر ماوە؟ خسرە و من لە بیرمە چۆن گەورەکانمان کە درۆیان دەکرد و پێیان دەوتین گوایە ئێمە هەموو ژیانی ئەوانین، پێیان خستە سەر دڵمان. لەبیرتە ئەو ڕۆژەی کە دایە گەورەت لە ماڵی ئێمە هاتەوە چەندە جنێوی دامێ؟ هەر لە بیرمە ئەو ڕۆژەی چوبوویتە لای باوکم زلەیەکی لێدا بوویت، پێی وتبووی ئیتر حەقی ئەوە نییە ناوی کچی من بهێنی. لە بیرمە ئەو ڕۆژە زۆر گریام، تۆ فرمێسکەکانت بۆ سڕیمەوە، وتت کاتێک دەگریت چاوەکانت جوانتر دەبێ، وتت کە پێ بکەنم. خسرە و ئێسا وەرە ببینە چاوەکانم جوان بووە یان زیاتر بگریم. ئەزانم باپیرت تۆی ناردووە بۆ شارێکی تر بۆ ئەوی من نەبینی، بەڵام ئەو نەیزانی عشقی تۆ لە دڵمدایە نەک لە چاومدا. من دڵم بە عیشقێکدا بوو کە دەستی بەتاڵ بوو، کە بۆ ئایندە و داهاتووی پارەی تەواوی نەبوو، بەڵام نەیانزانی ئارەزوەکانی من لە نیگای چاوەکانتدا بوو نەک لە دەستەکانتدا. ئێستا پەیمانەکەم جێبەجێ دەکەم، یان تۆ یان مەرگ. ئەگەر لەم ژوورە بسمە دەرەوە ئیتر بۆ تۆ نابم، نامەوێ لە زیاتی دەستە گەرمەکانی تۆ دەستی ساردی هیچ غەریبەیەک لە دەستمدا بێ. لێرەوە کۆتایی پێدەهێنم، ئیتر بۆ مردن ئیزن لە باوکم وەرناگرم. بەڵام خسرە و خۆزگە لێرە بوویتایە و دەتبینیم ڕەنگی سووری خوێن لەگەڵ ڕەنگی سپیج لە بووکێنیەکەم چەندە جوان ڕێککەوتون، چ تابلۆیەکیان نەخشاندووە. ئازیزەکەم، ئیتر توانای نووسینم نییە، زۆر بیرت دەکەم، ئەمەوێ بتبینم، دەستم ئەلەرزێت، شێوەی چاوە جوانەکانت لە بەرچاومە، دەستم بگرە با منیش لەگەڵت بێم. لە دوای خوێندنەوەی نامەکە هەناسەم پێ نەما بوو، لە هۆش خۆم چووم، ئاگام لە ژیان نەما. ئەگەر مەرگ لەو کاتەدا بە پارە بوایە هەموو سەروەتی خۆمم پێ ئەدا. نەهەستم بەبوونی دەستم دەکرد تا خۆمی پێ لە ناو بەرم، نەهەستم بە قاسم دەکرد تا خۆم هەڵبگرێت. نەمدەزانی چی بکەم، ناچار لە هۆش خۆم چووم. ئەوەندەم ئاگام لێ بوو هاوارم دەکرد، دالیا، کوا دالیا لەکوێیە؟ چاوم لە باپیرم بوو هاواری دەکرد، سیارێک ئامادە بکەن با کوڕەکە هیچی لێ نەیەت. لێرەوە چیرۆکەکە ڕادەگرین. پشتیوان بەخودا لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز دەکەین. زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.